بینەرانی دەستگای ستاندار سلااوان نەبێت ئەگەر چی لە سەرەتای سکاڵاکەی دەستگای ستاندار تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندار کەوتنە بەر دژایەتی و هێرشێکی زۆر بەڵام ئێستا دەسەڵاتدارانی هەرێم خۆیان بە خاوەنیم دەستکەوتە دەناسێن و شانازی پێوە دەکەن. من لەگەڵ مامۆستا قسە دەکەم. مامۆستا گیان سڵاوت لێبێ، نەمەوێت بزانم حکوومەت بۆچی لە سەرەتادا ئاوا دژایەتی دەکرد و ئێستا بە دەستکەوتی خۆی دەزانێت. بەناوی خی گەورە و میهرەبان بەخێر بێن سەر و سەرچاومان دەستخۆشیتان لێ دەکەین. ئێمە وەکو دەستگای ستاندەر ئەو کاتی کە هەستمان بە مەسئولیت کرد لە ئاس هەموو ئەو جەور و سلەمەی کە لە موچە قورانی هەرێمی کوردستان دەکرا، هەستاین بە تۆمارکردنی داوایەک لە محکەمە ئیتیحادی. ئەم داوایەمان کە تۆمار کرد دیار بوو سیاسیەکانی هەرێمی کوردستان زیاد لە حەد هێرش و بوختان و ئەمەیان بەبەر ئێمەدا دەدووری کە ئێمە خۆفرۆشن، کە ئێمە نیشمان فرۆشن، کە ئێمە خیانەتمان لە موچە قورانی هەرێمی کوردستان کرد. ئێستا کە دەزانن تەڵتینکردن لە مەسلحەتی فەقیر و هەژار و موچە قورانی هەرێمی کوردستانە، هەمویان ئەم شانازیە دانەوەی بەبەری خۆیانەوە دوورن. چونکە وەکو کورد دەڵێ شکست کەس خۆی بە خاوەن نازانێت. ئەوەی کە شانازیشە هەمووی شەڕی بۆ دەکات تاوەکو خۆی بکا بە خاوەنی. ئێمە وەکو دەستگای ستاندەر کە خۆمان بە خاوەنددارێتی ئەم کەیسێ دەزانین و ئێستاش داکوکی لە مەفە ڕەواکانی موچە قورانی هەرێمی کوردستان دەکەین و لەمە و دوش هەر کەیسێکی تر لە مەسلحەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هەبێ ئێمە بەدڵنیاییەوە دۆداچوونی بۆ دەکەین. مامۆستا باسی شکستت کرد. ئایا شکستەکان ئەمە یەکەم شکستی حکوومەتی هەرێمە یاخود چەندان جاروشتە دووبارە بۆتەوە؟ ئێمە زۆر جار یعنی بینیمانە هەرێمی کوردستان لە هەموو ئەو هەنگاوە تاکڕەویانەی کە دەیانێت هیچ مەسلحەتیشی عامی تێدا ناخوێنێتەوە تووشی شکستی گەورە بووە، هەم لە ڕووی علاقاتی نێودەوڵەتیەوە، هەم لە ڕووی علاقاتی ناوخۆیەوە، هەم لە ڕووی سیستمی ناوخۆی و بەڕێوەبردنەوە. تەماشا دەکەی ئەم تاکڕەوی کە لە ڕووی هەڵبژاردنەوە کردی پەرلەمانی پەخست، حکوومەتی پەخست، یعنی زۆربەی سیستمەکان لە هەرێمی کوردستان پەخراون لەبەر ئەم تاکڕەوی کە هەرێمی کوردستان وەکو خۆی قەناعەتی پێکرد و دژ بە سیستمە نێودەوڵەتەکانە.